سەردانیکاران و میوانان و بەشداربوانی خۆشەویست بەخێربێن بۆ پێنجەمین خولی پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب. ئازیزان، ئێستا لەسەر ستەیجی پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب خاتونێکی خۆشەویست، خاتونێکی ئەزیز لەسەر ستەیج میانمانە بە ناوی ئەندریا پێشڕەو عەلی کە باس لە بەرهەمێکی خۆیمان بۆ دەکات بە ناونیشانی چیرۆکەکانی ئەندریا کە ئەمڕۆ لەسەر ستەیجی پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب دەیناسێنین. تۆی ئەزیز دەتوانیت بفەرمیتە نزیک ستەیجی پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب و ئامادەی ئەم چالاکی و ئەم دیبەیتەمان بیت. پێم خۆشە لە سەرەتادا کورتێک لەسەر ژیانی ئەندریا باس بکەم. ئەندریا پێشڕەو عەلی لە ساڵی 1991 لە سلێمانی لەدایک بووە، هیوای تەمەندرێژی بۆ دەخوازیم. خولیای نووسینی هەر لە منداڵیەوە دروست بووە. توانی وەک یەکەم نووسەری خاوەن پێداویستی تایبەت خۆی بسەلمێنێ و یەکەم کتێبی بە ناوی چیرۆکەکانی ئەندریا بڵاو دەکاتەوە کە دەنگدانەوەکی بەرچاوی هەبوو، باس لە ژیانی خۆی تێدا دەکرد وەک خاوەن پێداویستی تایبەت. ئەم بەرهەمە هەنگاوێکی بوێرانەیە بۆ بەردەوامبوون و گەیشتن بە ڕیزبەندی نووسەرە باشەکان. ئەندریا خوێندکاری زانکۆیە لە کۆلێژی زمان بەشی کوردی لە زانکۆی سلێمانی. ئەندریای خاوەن پێداویستی تایبەت نەخۆشی ئیفلیجی مێشکی هەیە. ئەندریا توانیوێتی بەرهەمێک بنووسێ، بەرهەمێکی خۆی هەبێ بە ناوی چیرۆکەکانی ئەندریا کە ڕاستە ئەم بەرهەمەی نووسیوە، بەڵام زۆرێک لە ئێمە هەین کە هەموو ئەندامەکانی زەسەرشمان تەواوە، بەڵام چیمان نەقسە، چیمان کەمە، تااقەتەکەمان کەمە بۆی کە شتەکە بنووسین. ئەم بەم خاوەن پێداویستی تایبەتەوە بەو جسمەی خۆی توانیوێتی ئەم بەرهەمەی خۆی بنووسێ. شایانی چەپڵەیەکی زۆر قایمە داواتان لێ یەکەم چەپڵەیەکی زۆر قایمی بۆ لێ بکەن. زۆرێک لە هاوڵاتیان هەیە، زۆرێک لە خوێندکاران هەیە کە ڕەنگە بەس لە پێشانگایەکی ئاوادا کتێب ببینن بە دوای نووسەرێکا ڕابکەن یاخود کتێبێکیان بەرچاو بکەوێ ئەگەر جارێک دوو جار سێ جار بخوێننەوە، بەڵام ناتوانن کە شتێک بنووسن ببێتە بەرهەم بۆ خۆیان. ئەندریا توانیوێتی لە پاڵ ئەوەی کە نووسینەکەشی هەبێت خوێندکاری زانکۆی سلێمانیش بێت لە بەشێکی زۆر باش. دووبارە داواتان لێ یەکەم چەپڵێکی زۆر قایمی بۆ لێ بکەن. بەخێرهاتنی دەکەین بۆ پێنجەمین خولی پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب. ئەندریا سپاس دەکەم کە لێرە ئامادەی. چۆنیت؟ مەمنونم، سپاس بەخوا باش. فەرموسڵای خۆت بگەێنە. چیت هەیە بۆ ئەو ئەندامانی کە دانیشتن، ئەو ئامادەبوانی کە لێرەن چیت هەیە؟ بۆ ئازیزانەی کە لە کاتی خۆیان گرت و لەم کاتای گوێگری منە بن. سپاس دەکەین کە تۆش لێرە ئامادەیت و ئەمڕۆ لەسەر ستەیجی دووبارە بەخێراتن دەکەین. ئەندریا با باس لەم بەرهەمەت بکەین کە بە ناوی چیرۆکەکانی ئەندریا چۆنی بوو نووسیت؟ ئەمان جلەی چی بوو؟ بەڵێ، من هەر لە سەرەتای مناڵیمەوە بەوە کاریەوەی کە تووشبووی نەخۆشی ئیفلیجی مێشکم کۆمەڵێک ئاستەنگ گۆڵەگری زۆر گەورە هاتنە ناو ژیانمەوە کە بوونە هۆیەوەی کە من بیر بکەمەوە بێت ڕێگایەک بدۆزمەوە بۆی ئەم خەموو کۆژانەی کۆمەڵگەکە بگەێنم بە کۆمەڵگای کوردی و بە کەمەندامیان ئاشنا بکەم. زۆر باشە، یاخوا ماندوو نەبی، دەست و چاوت خۆش بێ. زیاتر باس لە چ شتێک کردووە لەم کتێبەتە؟ ئەم کتێبە فرەڕەهەندە، واتە من لە چەند لایەنێکەوە باسم کردووە. باسی کێشە گرفتەکانی کەمەندان، باسی ئاستەنگەکان کە خۆم کردو بە نمونەیەک، واروە ئیرادە و هیوا و کۆمەڵدانی خۆشمانم باس کرد. زۆر باشە، ماندوو نەبیت، بە هیوای ئەوەی کە زۆر بەرهەمی زیاتر دەبێت. ئینشاڵڵا. چیت هەیە بۆ ئەو کەسانەی کە توانای نووسینیان هەیە بەڵام تااقەتیان نییە یاخود ئەنووسن و لە نیوایە وازی لێهێنن، ناتوان کۆتایەکەی تەواو بە شێوەیەکی جوان بیکەمە پەرتووکێک و بڵاوی بکەنەوە. چیت هەیە بۆ ئەوان؟ مرۆڤ لە هەر کایەکی ژیانە جا نووسین بە هەر بوارێکی تر بێت حەزێکی بۆی هەبێت، ئەتوانێت کە بەردەوام بێت لە نووسین. و بۆ ئەو کەسانەی کە حەزێک و توانایەکی نووسینیان هەیە داواکارم بەردەوام بن. لەبەرەوەی کتێب گەورەترین و باشترین هاوڕێی مرۆڤ ئەتوانێت لە ڕێگەی کتێبەوە زۆرینەی پەیامەکانی خۆت
بگەێنیت. زۆر باشە. ئەم بەرهەمەت لە چەند پەڕە پێکاتوە؟ ئەم بەرهەمەم لە 186 لاپەڕە پێکاتوە لەوە کردومە بە 3 بەش بەبێ قۆناغەکانی تەمەنم. باشە، هەر سێ بەشەکە لە یەک پەرتوکایە؟ بەڵێ. زۆر باشە. زیاترشیانێکی تێدا هەیە کە زۆر تۆ گرنگ بوو بێ کە ئاماژەی پێ بەڵێ من وەکو ئەوەی کە هەر لە منداڵیەوە گوتم چونکە تووشبووی نەخۆشی ئیفلیجی مێشک بووم لە قوتابخانە وەرنەگیرا، واتە من لە تەمەنی 15 ساڵیمە چوومە قوتابخانە و بە کۆمەڵی ئاستن بۆ ڕێگری هێندە گەورەی ئاڕۆشتم کە هەنگی ئێستا بۆ خۆشم جێگەی سەرنجێکە چۆن توانین بگەمە ئاستە. زۆر باشە. ئەی لە ناو زانکۆی سلێمانی کە لە کۆلێژی زمان بەشی کوردی بەڵێ چۆن ژیان بەڕێەکەی خوێندنەکە و چۆن ئەتوانی بەردەوامی پێ بدەیت؟ بەڕاستی منە ناو زانکۆی سلێمانی بە تایبەت بەشی کوردی هێندە بێ کێشەمکەوە ئەزانم نەماڵم، یعنی تا ئێستاەوە توانم ساڵمە هیچ کێشە و گرفتێکم نەبووە. ئەگەر قۆناغەکانی تریشم وابوونایانەوانێ ئەم کتێبە نەهاتە بوون. توانە هەیە؟ باشە. بەشی خوێندن خۆی کە ئەخوێنیت ئەمە سعیدنیەوێت هەوڵی کۆشانی ئەوێت لە نووسینیش بۆ تۆ نییە؟ قورسە لەبەرەی من توانای جەستەیم ئەوڵێ ڕێژەی نەخۆشەکەتیانمە بە ڕێژەی لە سەیە وەکو جەستم نەگوکو ئاوەسم، بەڵام بە هەوڵدان و توانای خۆم نەکرد قورس نییە چکا حەزم لێتی. یاخوا هەمیشە سەرکەوتوو بیت؟ زۆر سپاس. کەس لە بەشداربووان ئامادەبووان پێشنیارە سەرنجێ پرسیارێکی لێ هەیە لە ئەندریا؟ کەس نیەتی؟ داوا لە هاوکارانم دەکەم ئەو مایکە ئەگەر بێنە لای ئامادەبووانی خۆشەویست. ئەندریا هیوای بەردەوامیت بۆ خواستی. زۆر سپاس. بە هیواین لەم نووسینی خۆت ئەمان یەکەم بەرهەمی خۆتە کە باس لە چیرۆکەکانی خۆت کردووە. بۆ هیواین کە دەستکەی بە نووسین لە بوارەکانی دیکەدا لەو بواری کە خۆت حەز لێی هەیە. زیاتر لە چ بوارێکی تر پێت خۆشە بنووسی؟ حەزم لە بواری نووسینی چیرۆک و ڕۆمانە. بەڵێ. و ئیشەڵا بەردەوامیشم ئەمە تەنها سەرەتایەک بۆ چونە نێو دنیای نووسینەوە. زۆر باشە، ماندوو نەبیت. فەرموو. دەستخۆشی لە کارخانەکە زۆر سپاس. ساڵانە هەر بوونەیەکە کە یاکردێتان کۆمەڵەکان دەکەنەوە وەکوونەیەکی زۆر جوانی سەرکەوتوو هانی هاوڕێکانی باکە ئەوانیش ئەدارێکی ئازیزی کۆمەڵگان و ئینسان مەزنیە هەردەسەر بتوانێت بەڕیان لەسەر کارکردن و توانای مرۆڤەکان بە ئەوەی کە بەڕیان لەسەر عەقڵەتی ئینسان جوانی دەبینێتی. بۆیە من لێرەیە زۆر خۆشحاڵم پێی گەورەم کە نمونەیەکی زۆر جوان و دەتوانان بینی وەمێرەکەم خۆشی توانانی ئەوەی لێکەرەی لە خزمەت کۆمەڵگا و هاوڕێکانی وەکو خۆیەکی زیاتر هانیاندا نمونەی جوانتر و زیاتریان لێ ببین بە کۆمەڵگا. لە کۆتاییە خۆشحاڵ بوو کە لەم پێشەکایە بۆ یەکەم جارە خاتونێکی وا جوانی سەرکەوتوو بینی پێشویستی وتەکانی بوون کە لە ئاستێکی زۆر گەورەیانی دەستان خۆش. دەستە خۆش بێ. زۆر زۆر سپاس دەکەم. سەرنج لەسەرەکانی چێ دڵخۆش ئەمڕۆ کە تۆی لێرە بین. منیش هەر بەبینینی هەرێک لەو بەڕێزانە گەورە و خۆشحاڵ بووم و سەبارەت بۆ پێشنیارەی کەوتی کاربۆ بکە کە هاوڕەکانی هەنی بەرەو پێش بەریان بێتە هاندەریان بە دڵنێ هەمیشە کارم لەسەر ئەو لایەنە کردووە جایتر ئەوەنەی توانی بێتم. دەستە خۆش بێ. فەرموو. ئیشەکە. دەستە خۆش. یەکەم بۆ کاری سەرکەوتنی ئەقیدا و شێعرەکە بەڵێ یەکەم و کاری سەرکەوت. زۆر سپاس و ئێوەش بە دڵنیای هاوڕێکی بەڕێز و ئەزیزم یەکەم و کاری سەرکەوتنەگەڕێتەوە بۆ خوای گەورەوە کە لە پشت هەموو مرۆڤەکانەوەی و دووەمیش خێزانەکەم و کۆمەڵێک لەو هاوڕێ ئازیزانی کە لە هەموو هەنگاوێکا لە پشت من. باشە ئەندریا خێزانەکە و کاتێکە وتت من دەسەکەم بە نووسین لەسەر چیرۆکەکانی ژیانی خۆم چیرۆکەکانی ئەندریا. بەڵێ. سەرنجیان چۆن بوو؟ فیدباکیان چۆن بوو لەسەر ئەم ڕێی تۆ کە ویستە ئەم نووسین دەست پێ بکەیت؟ زۆر خۆشحاڵ بوون و هاوکاریشم بوون لە هەموو هەنگاوەکانمە. ئەمە ئاماژەیەکی زۆر کورت
بە بواری خوێندنی خۆم بم بەڵێ. من وەکو کەسێکی ئاسایی نەم خوێندووە لە بڵێن لە خوێندنی گەورەوە من دەستم بە خوێندن کرد بە 4 ساڵە قۆناغم تەواو کرد لە قۆناغی حەوتە هیچ قوتابخانەیەک ئامادە نەبوو من وەردبگرێت ناچار بە دەرەکی تاقیکردنەوەم کرد دەرەکێکی بێ مامۆستا قۆناغی ئامادەیم ئەو قۆناغە بوو کە تاو ڕۆژە ئەمرم بیرم ناکەتەوە زۆر هیلاکی کرد لەبەرەوەی کۆی قوتابخانەکانی سلێمانی وەربگرێت زۆرینیان منیان ڕەت کردەوە قبوڵیان نەکردم لەبەرەوەی کۆمەڵگەی کوردی بەداخەوە بەشێکی زۆری لەسەر جەستە بڕیار لەسەر کەمەندە بەداخەوە واتە ئاوەزی هیچ بۆ گرنگە کاتێ منە بینێ بەم جەستەی ویترەڵێ تۆ هیچ پێ ناکرد بەڵام سوپاس بۆخوا توانیم بە دەرەکی تاقیکردنەوە بکەم و بگەمە کۆلێجی زمان بەداخەوە کە لە کۆمەڵگاکانە ئەوەنەی کە سێری جەستە و ڕووکەشی کەسێک لەوەکو بەرگی کتێبێ سێ ناوڕۆکی کتێبەکە ناکرێت کە مەچی تێدایە سێ ناوڕۆکی کەسەکە ناکرێت کە مەچی تێدایە بەڵام ئەندریا تۆ ئەمڕۆ لەسەر ستێجی پێنجەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەسەرجەم ئەو خوێندنگایانە ئەو مامۆستایانە و سەرماندووە کە ئەندریا ئەمڕۆ لێرێ و نووسەری کتێبێکە بەرهەمێکە بە ناوی چلۆکانی ئەندریا ئەگە سێ لاپەڕەش بێ ئەو کتێبە ئەگە سێ لاپەڕەش بێت توانیوێتی بنووسێ بەڵام زۆرێک لە خوێندکارەکانی کە ڕێزم هەیە بۆ هەموو مامۆستایان و هەموو خوێندکاران بەڵام کەم مامۆستاش هەیە کە بنووسێت بەڵام تۆ ئێستا بۆ ئەوانە سەرماندووە کە لێرە سێر لەسەر ستێج کەی لێیە وایە بەدڵنیایەوە سپاس بۆ خوای گەورە ئەوە هێزەی پێداوم بەڵام بەداخەوە تا ئێستش من ڕاستە خۆم گەشتومەتە ئەم قۆناغە بەڵام بەشێکی زۆر لە هاوڕێکە مندانەکانمان لە چوارچێوەی ماڵەوە قەتیسن کە ئەمەش خەمێکی گەورەیە بۆ من بەڕاست داوا لە چی داوایەکە تێ لەلایەنی پەیوەندیدار لایەنی حکوومەت چۆن ئاوڕ لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بداتەوە داوا لە کۆی ئەوە لایەنە پەیوەندیدارەکان بەداخەوە ئەوە کە لەسەرشانیانە هیچی جێبەجێی ناکەن لە بەرامبەر کەمەندانە واتە توانم من بڵێم هیچ قسەیەکم بۆ ئەوان نییە چونکە ئەوان هیچ هەست و هینێکی ئیدراکێکیان بۆ نییە کە کەمەندان وەکو مرۆڤ بەڵام داواکارم لە کۆمەڵگا بەبێ تواناکان یعنی بە تواناکانمان بمانناسنەوە هەنگە زۆر شت هەبێت بە نمونە بە فەرمانبەرێک بکرێت لە فەرمانگەیەکە بەڵام پێویستی بەوە نییە بە نمونە حکوومەت بێتە سەر قەدیان لە قوتابخانەیەکە بە هەمان شت ئیتر هیوادارم کۆمەڵگا ئەو چاوی بەزەیە بگۆڕێ بۆ ڕێز و هاوکاریەکی کارێکی ئێمەش بە هیواین ئێمەش بۆ هیواین کە لایەنی پەیوەندیدار و حکوومەت ئاوەڕی جدی لە کەسانی خاوەن پێداویستی بە تایبەت بداتەوە کەسە بوو لە ئامادەبووان پێشنیارێکی دیکەی هەبێت سەرنجێکی دیکەی هەبێت زۆر سپاس تۆکەم ئەندریا لە کۆتاییە چ شتێکت هەیە دەوێت چی بڵێیت زۆر سپاس بۆ جەنابتان من ئێستا کتێبەکەم لە خانەی دەستگای چاپ و پەخشی سەردەم دەسەکەوێت و هەر دوای ئەم کۆڕەش ئیمزای لەسەرەکەم بۆ ئازیزانەی کە یانەوێت خوێنەری بن و کتێبەکەم لە کۆمپانیای ئاگۆرافێژنیش کراوەتە دەنگی کە ئەوانیش هەر لەم پێشەنگایەدا بەشدارن و ئەتوانن ئەو کەسانەی کە حەزەکەن لە ڕێگەی دەنگەوەی کوێیانی بێت لەوێش دەستەکەوێت باشە لە ناوەندی چاپ و پەخشی سەردەمیش کتێبەکەی تۆ بەردەستە بەڵێ باشە داوا لە ئامادەبوانەکەم کە هەز کەسێ دەیەوێت ئەم بەرهەمەی چیرۆکەکانی ئەندریا بەدەست بکەوێت دەتوانن ئەو سەردانی ئەو ناوەندە بکەن ناوەندی چاپ و پەخشی سەردەم کە لە ناو پێنجەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەشدار بوو دەتوانن سەردان کەن من زۆر خۆشحاڵ بووم ئەندریا لە نزیکەوە تۆ بینی دووبارە بەخێراتن دەکەین بۆ پێنجەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب خۆشحاڵ بووم ئەگەنێ ئاماژەیەکی کورد بەوە بم کە نووسەری گەورە هیوا قادر زۆر پاڵپشتم بوو لە نووسینی ئەم کتێبەیە ئێوە ڕێکخراوی ئاشای مرۆی بە هەماشەوە هێزێکی گەورە بوون کە بتوانم چیرۆکەکانی ئەندریا بێنمە بەرەم دەستخۆش هیوای سەرکەوتنی زیاتر بۆ دەخوازیین هیوادارین ئەم یەکەم بەرهەمە هەزارها بەرهەمی دیکەی لێ بکەوێتەوە دووبارە هەموو لایەکتان دەستان خۆشن زۆر سپاس دووبارە هەر هەموو لایەکتان سەرجەم سەردانیکاران و بەشداربووان و میوانان بەخێر بێن بۆ پێنجەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب